بوومانەوەت بێدەنگی و ئەمە ئاساییە کەچی من بوومانەوەم دەخوێنم ئەمەش ئاساییە ئەم ئاسایی بوونە ڕۆژێک سەری ئێمە دەخوا وەکو دیارە و هەموو خواردنە بۆمان ئاساییە هەڵدان بۆ حەزەکان بە هەر نەقسیفەتی خاکێ ئەمەش بەسی مرۆڤە کە دەڵێن پێکاتوو لە خاکە و حەزەکانی خۆی لا گرنگترە لە هەمووشت چونکە مرۆڤ پڕ لە کەم و کوتی ترسناکە ترسناکتر لەمە ئەوەیە پێشڕەوی خەڵک بێ هونەرمەندی ناوە بێ هەر خەری کاڕی بێ کاڵک بێ دەبی فێری ئەمە بین ئەمانە دوورکەی لە کارەوە لێ مەگرەگە ڕۆژێک بەتێنمە خوارەوە چون دەچکێنم ئەگە ڕۆژی بووی بەبێت ئەگەر ویستت من بە کار بینی بۆ خۆت دەبێ هەموو تاکەکان فێری ئەوە بێن بێجێ وازی حەق بناسن و تەنانە تۆش بمشکێنە ئەگە ڕۆژی بووم بەبێت ئەگەر ویستم تۆ بە کار بێنم بۆ خۆم هەرچەند وەکو دەزانڵی ئێمە لە حەق بەرگیری دەکەین بۆ یە ڕوخسارمان شوێنی شەقە هیپ هاپ ئیتر بەشێکە لە هونەری ئەم وڵاتە ئێمە بۆ ئەوە ژیانماندانا تۆ بیریشی لێ ناکەیتەوە ئێمە چیمان بینی بەڵام لێبوردە بووین لە بەرامبەر هەرچی ناکسانی چونکە ئێمە دەمانویست هەمووشت باش بێ گەرچی ناوی ئێوە پێش ناوی ئێمە لە پاش بێ گرنگ نەبوو بەرهەمی دزیاریتان بە پارە و بەرهەمی ڕەنجی خۆمان هەمووی بەلاش پێشەوەکان بۆ ئێمە نووسین و شقامەکانی شەڕ بەڵام شەوەکانی ئێوە ڕێکلام و درو کاش بێ ئێمە چاومانە ماڵی کەس نەبووە هەرگیز تەنیا حاڵماندا کەسایەتی هونەرمەند باش بێ لەبوو هونەری کۆپی بازاری کارگەرم و گۆڕ بوو بەڵام کاتی نورەی ئێمە گەیشت کۆمەلگا سێر بوو دەنگی ئێمە کێب کرا پیسایی بەڵاو بوو بۆیە کۆمەلگا بوو ئازادی بە دوای پێناسەی تر بوو بۆیە بەڕەڵایی و ئازادی تێکەڵاو یەک بوو نەکو چۆن سێکسی مدیرین تێکەڵاو یەک بوو نەکو چۆن کۆمەلگا و مێگەڵ تێکەڵاو یەک بوو نەکو چۆن سیاسەت و ئاین تێکەڵاو یەک بوو تۆ سیر کە لەم نێوانە چۆن چاوەکانی داپوشیە و حەقیقەتەی لەگەڵ درۆ تێکەڵاو یەک بوون میدیا و ساختەکاری تێکەڵاو یەک بوون ئێستا کە پۆرن و پارەکان تێکەڵاو یەک بوون ئیتر دۆست و دوژمنەکانیش تێکەڵاو یەک بوون کاتی بەرژەوەندیەکان هەموو تێکەڵاو یەک بوون خۆفرۆش و شۆڕشگێر تێکەڵاو یەک بوون کاتێک هەموو پارەکانی وڵات تێکەڵاو یەک بوون ئیتر هونەرمەند و دزەکانیش تێکەڵاو یەک بوون بۆیە هەر چوار لە بیرەکان تێکەڵاو یەک بوون بیرە و بیری نەفت و بیری ئازادی لەگەڵ بیر و ڕای پیست هەموو تێکەڵاو یەک بوون دەچکێنم ئێستا کە بووی بەبێت ئێستا کە دەتەوێ من بە کار بینی بۆ خۆت دەبێ هەموو تاکەکان فێری ئەوە بێن بێجێ وازی حەق بناسن و تەنانە تۆش بمشکێنە ئەگە ڕۆژی بووم بەبێت ئەگەر ویستم تۆ بە کار بێنم بۆ خۆم هەرچەند وەکو دەزانی ئێمە لە حەق بەرگیری دەکەم بۆیە ڕوخسارمان شوێنی شەقە ئێستاش بە نەفرەت بی